باش بینەران و بیسەرانی کوردستان 24 سەرەتای دەستپێکی ڕۆژی هەفتەیە بە وزەوە هاتوینەتەوە لاتان بە کۆمەڵێ بەرگە و بابەتی سەرنج ڕاکێش بۆ هیواین پشوێکی زۆر خۆشتان بەڕێ کردبێ و بینەرمان بن. سڵاتان لێبێت، هیوادارم لە هەر شوێنێکن تەندروست و سەلامەت بن و وەکو هاژەوتی یەکەم ڕۆژی هەفتەتان بە وزەیەکی زۆر باشەوە لەگەڵ ڕۆژ باش لەگەڵ سۆڤان فەرمان و هاژە غەفور دەست پێکردن. ئەو بڵکە و بابەتانەی کە بۆمان ئامادە کردوون یەکێک لەوانە کە زیاترین باسی لەسەرەوە ئەم چەند ڕۆژە هەموو کەناڵەکان باسی لێواکەن، ئەویش کۆنفرانسی میونشنە کە زیاتر لە 500 بڕیار بەدەستی وڵاتانی جیهان لەم کۆنفرانسە بەشدار دەبن. هەر بۆیە بە بایەخێکی زۆرەوە جیهان ئێستا گرنگی دەدات بەم کۆنفرانسە، چونکە کۆنفرانسێکە باس لە هەموو ئەو گیر و گرفتانە کات کە تووشی ئاسایشی جیهان بووە. بەڵێ تەوەرێکی دیکەمان باز لە کەسایەتێکی بەهێزەکەین، چۆن بتوانین کەسایەتی خۆمان بەهێزەوە بنیاد بنین، چۆن بتوانین ئەو ئامانجەی ئەمانەوێت کاری بۆ بکەین و پێی بگەین. هەر لەسەر ئەو بابەتەش میوانمانە بێت کە لە ئێستاە پرۆژەیەک بەڕێوەچێت، پرۆژەی تویەکی بەهێزتر و زانیاری زیاتر لەسەر پرۆژەکە و لەسەر بابەتەکە خەینە ڕووبۆتان. فەرموو سۆڤان کورتێک لە هەواڵەکانمان پێشکەشکە. مەسرور بارزانی لەگەڵ ژمارەیەک بەرپرس و سەرکردەی باڵای جیهان کۆبەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەراوێزی کۆنفرانسی یاسایشی میونشن لەگەڵ هەریەکە لە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و ئەنگرێت کرامپاور وەزیری بەرگری ئەڵمانیا و نەجاح شەممەری وەزیری بەرگری عێراق و سەرۆک وەزیرانی بولگاریا کۆبەوە. لە کۆبوونەوەکاندا پرسە سیاسی و ئەمنی و ئابوووریەکان تاوتێکران و جەخت لە هەماهەنگی و پەیوەندی نێوانیان کرایە. مەسرور بارزانی هۆشداری لەبارەی خۆڕێخستنەوە و سەرهەڵدانەوەی داعش دەدات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چاوپێکەوتنێکی لەگەڵ گۆڤاری زە ئەتڵەنتیکی ئەمریکی ڕایگەاند. هەرچەندە ڕێکخراوی داعش لە ڕووی سەربازی و جوگرافیەوە شکستی پێهێنراوە بەشێکە لە سەرکردەکانی لە ناوچوونە، بەڵام هێشتا داعش هەڕەشەیەکی جددیە لەسەر ئاسایشی جیهان. مەسرور بارزانی ئاماژەی بۆش کردووە ئێستا داعش نزیکەی 20,000 ئەندامی هەیە و خەریکی خۆڕێخستەوەیە. ڕایشی گەیاندووە ڕێکخراوی داعش مانگانە 60 هێرشی جۆراوجۆر لە عێراق ئەنجام بدات. محەممەد علاوی پەیوەندی بە کۆسرەت ڕەسوڵەوە دەکات. محەممەد علاوی کاندیدی ڕاستپێدراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق پەیوەندی با کۆسرەت ڕەسوڵ بەرپرسی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کرد. لە پەیوەندەکەدا محەممەد علاوی پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگرەی یەکێتی لە کۆسرەت ڕەسوڵ کرد و هیوای سەرکەوتنی بۆ خواست. لەلایەن خۆشیەوە کۆسرەت ڕەسوڵ پشتیوانی یەکێتی بۆ محەممەد علاوی لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق دووپات کردەوە. خۆپشاندەرێکی دیکە لە بەغدا کوژرا میدیاکانی عێراق بڵاویان کردوتەوە چەند چەکدارێکی نەناسراو هێرشیان کردە سەر خۆپشاندەرانی گۆڕەپانی تەحریر لە بەغدا بەهۆی تەقە و توندوتیژەکانیشەوە خۆپشاندەرێک کوژرا و دەیان دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکەوە بەهۆی بەکارهێنانی گازی فرمێسک ڕێژ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دژی خۆپشاندەران 23 خۆپشاندەر لە نزیک گۆڕەپانی خەلانی لە بەغدا تووشی تەنگەنەفەسی بوون. بەهۆی سەرما دەوامی پەروەردەکانی سۆران و چۆمان و ڕواندز کرایە پشوو. بەرپرسانی یەکە ئیدارەکانی سۆران و چۆمان و ڕواندز ڕایانگەیان بەهۆی نالەباری کەش و بارینی بەفرێکی زۆر کە ئاستی پلەی گەرما بۆ ژێر سفردا بەزاندووە بەپێی ئەو دەسەڵاتانەی پێماندراوە بڕیاریان داوە ئەمڕۆ دەوامی قوتابخانەکانی باخچەی ساوایان بکرێتە پشووی فەرمی. ئەماژەیان بەوەش کرد ڕاگەیاندنی پشوو لە پێناو سەلامەتی گیانی قوتابیان و مامۆستایان. نەتەوە یەکگرتوەکان داوای ڕاگررتنی تونند و تیژیەکان لە ئیدلیب دەکات. ستیڤان دوجارەیە گوتەبێژی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا داوای لە رووسیا و سووریا و تورکیا کرد شەڕواڵۆزیەکان لە ئەدلیب بوەستێن. گوتەبێژی نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی بەوەش کرد بەهۆی گرژی ئاڵۆزیەکان لە ئەدلیب گەاندنی هاوکاریە مرۆیەکان بۆ دانیشتوانی ئەو شارە ئەستەم بووە و دوا دەکەوێت. بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 139 کەسی دیکە لە چین گیانیان لەدەستا.
دەسەڵاتدارانی چین با میدیاکانی وڵاتەکەیان ڕاگەیاندووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 139 کەسی دیکە گیانیان لەدەستا. بەرپرسانی چین ئاماژەیان بەوەش کردووە تا ئێستا بەهۆی کۆرۆنا زیاتر لە 1450 کەس گیانیان لەدەستاوە و نزیکەی 55,000 حاڵەتی توشبوون بە کۆرۆناش تۆمارکراوە. هاوکات یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە میسر و 5 حاڵەتی دیکەش لە سعودیا تۆمارکرا. ئەمریکا بزوتنەوەی تالیبان لەسەر کەمکردنەوەی تونند و توژیەکانی ڕێکەوتن. بەرپرسێکی باڵای ئەمریکا بە میدیاکانی ڕاگەاندووە ئیدارەی وڵاتەکەی و بزوتنەوەی تالیبان لە ئەفغانستان لەبارەی کەمکردنەوەی تونند و تیژیەکان و گەیشتن بە ڕێکەوتن ئەو بەرپرسەی ئەمریکا ئاماژەی بەوەش کردووە. ڕەنگە ڕێکەوتنی وڵاتەکەی و بزوتنەوەی تالیبان دەرگا بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان بکاتەوە. پرتێک لە هەوڵەکانمان پێشکەشکردن. بەڵێ ئەمیش کورتەیەک بوو لە گرنگترینی ئەو هەواڵانی کە چ لە دوێنێ و چ لە ئەمڕۆ بە تایبەتی ئەوانەی ئەمڕۆ باسمان لێوە کرد و ئەو تەوەرەی کە باسمان لێوە کردوتمان باس لە کۆنفرانسی بەڵێ نیوشن ئەکەین کە ئەمە 56مین کۆنفرانسی ئاسایشی نیوشنە کە مەسرور بارزانی سەرۆکحکومەتی هەرێمی کوردستان لە چەندین کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی وڵاتان ئەنجام دەدا. و لە کۆبوونەوەکەدا لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا کە مایک پۆمپیۆیە کۆبووەوە. دیارە ئەم کۆنفرانسێکی زۆر گرنگە بۆیە هەموو جیهان بە بایەخێکی زۆرەوە چاودێری ئەم کۆنفرانساکە. 500 بڕیار بەدەستی جیهان یاخود بڕیار بەدەست لە ئەمن و ئاسایشی وڵاتان لەو کۆنفرانسەدا بەشدارە. بۆیە لە ڕاگەاندراوەکاندا زۆر باسی لێکرێت و لەگەڵ پۆمپیۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڕا بووە کە هێزەکانی ئەمریکا پێویستە لە ناوچەکە بمێنەوە. ئەمریکا هاوپەیمانێکی بەشێکی گرنگە لە هاوپەیمانی نێودەوڵەتی لە تێکشکاندنی داعش بە یەکجاری. مەسرور بارزانی جەختیشی کردوێتەوە کە داعش هەڕەشەیەکی جدیە بۆ سەر ئاسایشی جیهان. بەڵێ سۆڤان وەکو بینین دوو ڕۆژە جیهان سەرقاڵی ئەو کۆنفرانسەیە و ڕۆڵ و پێگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی زۆر دیارە بۆتە جێی سەرنجی هەم میدیا جیهانەکان هەموو کاربەدەستانی ئەوێش کە هەم بۆتە جێەوەی کە کوردستان بکاتەوە ینی ڕۆڵ و پێگەی کوردستان زیاتر بنرخێنێ لە جیهاندا و هەر چۆن سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی کە لە ڕابردووشدا چەندین کۆبوونەوەی گرنگی کرد لەگەڵ سەرۆکی و سەرۆک وەزیران و یاخود سەرۆکی وڵاتانی جیهان و دوێنێش بەبایەخەوە لەگەڵ زۆرێک لەو سەرۆک وەزیران یاخود سەرۆکی وڵاتەکان دانیشتنی کرد و کۆبوونەوەی گرنگی ئەنجامدا و لەسەر پرسەکانیش وتەی خۆی هەبوو و ئەژزانێکە وتەکانی زۆر کاریگەرن و جێی هەڵوێستە لەسەرکردنن. بەڵێ دیارە لەم کۆنفرانسە لە پراوێزی ئەم کۆنفرانسە چەندەها کۆبوونەوەی دیکە ئەنجام دەدرێت کە ئێستا ئەو بارودۆخە دەخەنە ڕوو کە تووشی جیهان بۆتەوە هەر لە جەنگەکان و هێرشەکان بۆ نمونە لە لیبیا وڵاتان دەستێوەردان دەکەن لە کاروباری لیبیا لە عێراق بە هەمان شێوە کێشە هەیە. دیارە ئاسایشی کۆنفرانسی ئاسایشی نیوشن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەم کۆنفرانسە ساڵانە ئەنجام دەدات و ئەوە لە یاد ناکەین کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ساڵێک میوانە لەم کۆنفرانسەدا و ئەم ساڵیش وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بووە. بەڵێ هەر لەسەر ئەو بابەتە پاکێجێکمان ئامادەیە بینەری بن. لە چوارچەوەی بەڕۆچوونی کارەکانی کۆنفرانسی ئاسایشی میونشن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسان و بڕیار بەدەستانی جیهان کۆبووەوە. لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاندووە. لە کۆبوونەوەکەدا لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا کۆک بووین کە هێزەکانی ئەمریکا پێویستە لە ناوچەکەدا بمێننەوە. ئەمریکا بەشێکی گرنگە لە هاوپەیمانی نێودەوڵەتی و لە تێکشکاندنی داعش ڕۆڵی گرنگی بینیوە. لە کۆبوونەوەیکی دیکەدا لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری وزەی ئەمریکا ڕایگەیاند هاتوون لەگەڵ مەسرور بارزانی
ئاهەنگ بجێڕن بۆ ئەو معجزەی کە ئێستا لە سای سەرکردایەتی کورد هەرێمی کوردستان توانەوێتی لە وڵاتی لیبیا زیاتر نەوت بەرهەم بهێنێت. دان برولەیت وەزیری وزەی ئەمریکا لە کاتی بەشداریکردنی لە کۆنفرانسی ئاسایشی میونشن لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووەوە و ڕایگەیاند هەرچەندە کوردستان چواردەوری وشکانیە بەڵام توانای بەرهەمهێنانی نەوتی زۆرە بۆ ئەمە بەستە سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد. I think today we are going to celebrate a miracle, your miracle. پێم وایە ئەمڕۆ باز لە معجزەیەک دەکەین کەویش معجزەکەی ئێوەیە بۆ ئەوانشی نازان باسی چی دەکەم گەلی کورد گەلێکن لە ناوچێکی قۆرەخرا و لە ناوڕاستیی شوێرێکدان بەڵام ئەمڕۆکە لە لیبیا زیاتر نەوت هەناردە دەکات و ئەمەش بەهۆی تۆ سەرکردایەتیەکەت کە ئەمەش بێگومان معجزێ و خۆشحاڵیشم ئەمڕۆکە گفتگۆی زیاتر بکەین و هاوکاریتان بکەین بەرهەمەکانتان زیاتر بکەن. لە ڕاستیدا من لە هەماهەنگیدا بووم لەگەڵ بەڕێز وەزیری وزە و چەندین جاریش پێکەوە ڕاستەخۆ قسەمان کردووە و خۆشحاڵیشم کە ئەمڕۆکە کۆ دەبینەوە بەو هیوایی هەماهەنگەکانمان لە بواری وزەدا فراوانتر بکەین. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکانیدا مەسرور بارزانی لەگەڵ وەزیری بەرگری ئەڵمانیا گفتوگویان لەبارەی دۆخی عێراق و ناوچەکە و گەشەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەڵمانیا کرد. وەزیری بەرگری ئەڵمانیا ستایشی دۆخی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستانی کرد و ئاماژەی بەوە کرد کە بەردەوام دەبن لە هاوکاریکردن و ڕاهێنان بە هێزی پێشمەرگە. لە بەشێکی دیکەی دیدار و کۆبوونەوەکاندا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بۆیکۆ بۆریسۆف سەرۆکوەزیرانی بولگاریا کۆبووە. سەرۆکوەزیرانی بولگاریا ئاماژەی بەوەدا کە ئێمە کورد بە دۆستی خۆمان دەزانین ڕەوندێکی بەرچاوی کوردی لە بولگاریادا هەن و پەیوەندێکی بەهێزیان لەگەڵ کۆمەڵگەی بولگاریدا هەیە و ئامادەی وڵاتەکەشی بۆ پەرەپێدانی زیاتری پەیوەندی ئابووری لەگەڵ هەرێمی کوردستان دەربڕی بە تایبەتی لە ئەبواری کشتتوکاڵ و گەشت و گوزار و وزەدا و سەرۆکوەزیرانی بولگاریا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی بانگێشت کرد بۆ سەرداریکردنی وڵاتەکەیان. لەلایەکی دیکەوە مەسرور بارزانی لەگەڵ نەجاح شەمەری وەزیری بەرگری عێراق کۆبووەوە. لەو کۆبوونەوەیەدا مەسرور بارزانی لەبارەی هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی عێراق ڕایگەیاند ئێمە لەگەڵ پێکهێنانی حکوومەتێکین کە زۆرینە پشتیوانی لێ بکەن. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی گۆڕانکاری و پێشاتەکانی عێراق و ناوچەکە کرا جەرخت لە گرنگی سەقامگیربوونی بارودۆخی عێراق کرایەوە. لە دووەمین ڕۆژی 56مین کۆنفرانسی ئاسایشی میونشن بڕیارە مەسرور بارزانی زنجیرەیە کۆبوونەوەی دیکەی هەبێت لەگەڵ گەورە بەرپرسانی باڵای جیهان. بەڵێ ڕۆژ لە دوای ڕۆژە مێژوویەکانی هەرێمی کوردستان باشتر و پێگەی زیاتر تۆمارەکرێ بە تایبەت لە ئێستاە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی گەورەدا بەشدارە و هەر لە سەرای دەستپێکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی مێژووی لە دوای یەک تۆمارەکە و بێگومان ڕۆژانی باشتر و پێگەی باشتریشیە بە هەرێمی کوردستان هەر لەسەر ئەو ڕۆژانش کە پێچێت ڕۆژێک بێ ئەم ڕۆژان بێتە مێژوو باسێواکەین کە ئەمڕۆ لە مێژوودا لە ڕابردووە چی هەبووە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مناڵانە هەرچەندە بەپێی ئامارە جیهانیەکان ئامارە تەندروستیەکان باز لەواکە کە منداڵانیش زۆر توشبووی نەخۆشی شێرپەنجەن ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مناڵانە. بەڵێ هەروەک باسمان لەوە کرد کە ڕۆژە جیهانیەکان بۆ کورد ئەو ڕۆژانە بوونە کە لە یاد ناکرێن و ئەمڕۆ یەکێکی ترە لەو ڕۆژانەی کە لە ڕۆژی 15/2/2010 بوو کە 10 ساڵ لەمەوبەر ئاوارەکانی خانەقین مافی دەنگدانیان بۆ گەڕایەکە ئەمە لە یاد ناکرێت لە وڵاتێکا بژیت کە وڵاتی خۆت بێت شاری خۆت بێت مافی دەنگدانت دەبێت کە مافی دەنگدانت بۆ دەگەڕێتەوە بەڕاستیەوە ڕۆژێکی مێژوویە. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە ساڵی 1999 عەبدوڵڵا ئۆجەلان لە کینیا دەستگیر کرا و تا ئێستاش دەست بەسەرە. و لە 15/2/1570 شێخ عەبدولقادری گەیلانی کۆچی دوایی کرد کە دەزانین لە سۆفی گەریایەکێ بۆ لەوانەی کە سۆفێتی کردووە. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە ساڵی 1930 یاسای خانەنشینی لە عێراق دەرچوو. بەڵێوە لە 15/2/2003 لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ 600 شاری جیهان بە بەشداری 15 ملیۆن کەس خۆپیشاندان دژی هێرشی ئەمریکا و هاوپەیمانانی بۆ سەر عێراقدا. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە 15/2/1922 بۆ یەکەم جار دادگای نێودەوڵەتی لاهای کرایەوە. و لە ڕۆژی 15/2/1892 یاری باسکە لەلایەن
مامۆستای وەرزشی جیمس بیسمیت داهێز دانراوە کە بە تۆپی سەبەتە ناوسراوە خۆشمانەمان ڕبای پێ ئەڵین تۆپی سەلە یاری چیەکە یاری تۆپی سەلە دیارە ئەو شێوازە بەو ناوەوە ناویان لێناوە. ئەمڕۆ ڕۆژی نیشتیمانی سریایە و هاوکات ڕۆژی بەرگری گشتگیرە لە سنگاپورە. بەڕاستی سربیا زۆر یەکێکە لەو وڵاتانەی کە زۆر تەنگ و چەڵەمە و نەهامەتی بەسەر هاتووە بۆیە ئەو ڕۆژەش یەکێکە لەو ڕۆژانە. بەڵێ هەروەک باسمان کرد لە سەرەتا کە تەوەرێکی دیکەی بەرنامەکەمان باسی ئەو پرۆژەیەکن کە لە ئێستا بەڕێوەچێ لەلایەن یەکێک لە ئەو کەسانێک کە توێژەرە و هەروەها خۆی ڕاهێنەری کەسیە پرۆژەکە بە ناوی تۆیەکی بەهێزترە کە ڕاگەیەنراوە باز لەوە کە پرۆژێکی مرۆییە بۆ بەهێزکردنی کەسایەتیە. سۆڤان زۆرێک لە کەسەکان ئێستا لە هەوڵیەوەدان کە زیاتر هەوڵبان یاخود کەسایەتیان بە شێوازێک بێت خۆیان بگونجێنن لەگەڵ بارودۆخەکان وە بتوانن لەگەڵ ئەو کارانەی کە ئەیکەن تەواو ئامانجەکانیان دیاری بکەن و کەسانێکی سەرکەوتوو لە ناخیاندا بنیاد بنێن. بەڵێ هاژە بەدڵنیایەوە ئێمە ئەوە دەزانین کە مرۆڤ بە سروشتی خۆی وا هەڵکەوتووە کە بەردەوام بە دوای ئاسوودەیە دەگەڕێت. ئاسوودەی چ کاتێک دروست ئەبێت ئەو کاتێک کە تۆ هەستەکەی کە بەهێزی بۆ نمونە هەر کارێک کە ڕۆژانە ئەنجامی دەدەین بۆی کە بژێوی ژیانمان دەستکەوێت بۆی کە ئەخوێنین هەموو ئامانجەکەی لە کۆتاییە بۆ ئەوە دەچێت کە تۆ بە دوای ئاسوودەیەک ئاگەڕی ئەخوێنی بۆی کە بگەیتە پلەیەک بۆی کە بڕوانامە بەدەستبێنی ئاسوودەیت هەبێت کار دەکەیت بۆی بژێوی ژیانت دەستکەوێت بۆی کە ئاسوودەتر بژیت. دیارە ئێستا هەموو کارێک لە جیهاندا زانیاری لەسەر هەیە و ڕاهێنانی لەسەر ئەکرێت و گەشەبێدانی مرۆیی یەکێکە لەو بوارانەی کە مرۆڤ دەتوانێت لە ڕێگەیەوە بەهێز ببێت و پێگەی خۆی بەهێز بکات و هەروەکو ڤیکتۆر هۆگۆ دەڵێت بەهێز بە لە پێناو خۆتدا ژیان کەسە لاوازەکان لەناو ببات و لە چوارچێوەی ئەم گوتەیەشدا ژمارەیەک ڕاهێنەر و ئەکادمی هەستاون بە دانان یاخود ئەنجامدانی پرۆژەیەک بە ناوی پرۆژەی تۆیەکی بەهێزتر بۆ گەشەپێدانی مرۆیی بە تایبەت ئەو کەسانی کە دەیانەوێت شێوازی ژیانیان بگۆڕن و شێوازێکی نوێ بێنە گیان ناو ژیانی خۆیانەوە. ئەگەر من هەڵە نەبم وتەیەکی ئینگلیز هەیە ئەڵێ nothing is change if nothing is changes ناتوانانی هیچ شتێک بگۆڕی ئەگەر شتێک نەگۆڕی و دیارە ئەم پرۆژەیە هەوڵی ئەوادات کە ئەو گۆڕانکاریە ئەنجام دات و هەڵسەنگی بۆ ژیان بگەڕێت. لەسەر و بابەتە میوانێکمان لەگەڵە بێ کە خاوەنی پرۆژەکەیە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان ئامادا بێ بۆ پرسیارکردن بێگومان ئێستا بینەران چاوەڕێ ئەوەن بزان پرۆژەکەکەی دەست پێکات و چۆنە بێ و کێنەوانی کە ئەتوانن بەشدار بن بەڵێ ئەچینە ستۆدیۆکانمان لە سلێمانی لای بەڕێز شیلان حەمە کە سەرپەرشتیاری ئامادەکاری پرۆژەکەیە. ڕۆژ باش شیلان خان ڕۆژێکی باش و پڕوزە ببەخشە بە ئێمە و بە بینەرانی کوردستان 24 و بەرنامەی ڕۆژ باش. ئەمە سەرەتا پرسیاریەوە لێ بکەم کە ئایا ئەم پرۆژەیە لە چیەوە سەرچاوی گرت و لە چەند جۆر پاکێج و چ شێوازێک پێشکەشکردن ئامادە کراوە؟ بەیانی بەڕێستان باش زۆر خۆشحاڵ بووم ڕۆژ باش بۆ بەڕێستان هیوادارم بەیانیەکی پڕوەزە بێ بۆ هەموو لایەکمان بۆ شارە خۆشەویستەکەی سلێمانی و هەروەها شاری هەولێری قەڵاو منارە خۆشەویستن هەموو. ئێمە پرۆژەکەمان بە ناوی پرۆژەی تۆیەکی بەهێزتر ئەم پرۆژەیە بریتە لە بنیاتنانی تاکەکانی کۆمەڵگە لە ڕووی دەرونی و لە ڕووی کەسێتیەوە. واتە کاتێک کە ئێمە لەم پرۆژەیە کە کار ئەەکەین و بڕیاری ئەوەماندا کە پرۆژەیەکی ئەوها بنیاد بنین و با بڵێن ڕای بگەێنین هەستمان بە پێویستی تاکەکانی کۆمەڵگەی خۆمان کرد کە تاکەکانمان لەم بوارەیە پێویستێکی زۆر زۆریان هەیە وەکو چۆن لە بوارەکانە چوونەتە پێشەوە لەم بوارەشە ئەگەر با بڵێن بدوانەکەون با بڵێن زیاتر پاڵپشتێکی باشتر بێ بۆیان بۆی هەم بتوانن لە بوارەکانی کەسێتی و خودی و خێزانی و کۆمەڵایەتیە بەرەو پێشەوە بڕۆن.
بۆیە لێرە ئێمە وەکو سەرپەرشتاری پرۆژەی توێکی بەهێزتر بڕیارماندا کا پرۆژەیەکی بنیاد بنین لە پێناو خزمەتکردنی زیاتری تاکەکانی کورد چونکە ئێمە بێگومانی لەوەی کە تاکی کورد یەکێکە لەو تاکە هەرە بەهێزانە کە لە ئاستی جیهانە ڕنگدانەوەیەکی هەبووە بەپێ ئەو داهێنان و کارە جیاوازانەی کە کردویانە لە هەموو بوار و شوێنەکاندا. بەڵێ شیلان خان پرۆژەی تۆیەکی بەهێزتر ئێوە یەک ئەو گوشەی بەهێزە تا و ڕائێکتان سۆتە تەنیشت ینی مرۆڤەکان خودی خۆیان بەهێزن ئێوە پرۆژەکەتان وایە کە بەهێزتریان دەکەن بۆ چ تەمەنێکە بەهێزتربوونی ئەو کەسانە ئەم پرۆژەی بۆ چ تەمەنێکە و چێ ئەگرێتەوە؟ بەڵێ بێگومان کاتێک ئێمە وشەی بەهێزترمان بەکارهێناوە واتە ئێمە هەمومان وکو مرۆڤەکان بەهێزی لە هەر پێگە و شوێنێکابین ئەگەر لە تەمەنی منداڵێتیەوە بیێنین ئەم تاکە پێویستی بەوە هەیە کە بەردەوام پاڵپشتێکی بکرێ بۆ ئەوەی کەسێکی بەهێز دەرچێت و بتوانێت توانە و لێهاتوویەکانی خۆی بەکاربێنێ بەپێی تەمەنەکانی. بەڵام ئەوەی کە لەلای ئێمە گرنگە و کاری با بڵێن گرنگ و جدی لەسەر ئەکەین ئەوەیە کە ئەم پرۆژەیەمان لە تەمەنی قۆناغی نەوجەوانیەوە دەست پێ ئەکا کە ئەم تاکە زیاتر پاڵپشت ئەکەین هەم لە دوو بواری گرنگە بواری ناوەکی واتە هاوسەنگی دەرونی و لە هەمان کاتە لە بواری دەرەکیە کە چۆن بتوانێت کەسێتێکی بەهێزی هەبێ. بۆیە لێرەوە من بە هەموو ئەو بینێرە بەڕێزە خۆشەویستانە ئەڵێم کە ئێستا لێرەوە لەگەڵمانان و هاو بەردەوامن لەگەڵمان لە بینینی پرۆگرامەکەمانە لێرەیە ئەبینین کە تاکەکانی ئێمە بەهێزن بەڵام بەردەوام لە ئەنجامی ئەو حاڵەتانی کە لە ژیانی خۆیانە تووشیانە بێ ئەو گیر و گرفتانەکە تووشیانە بێ ئەو ڕوبەڕووبوونەوەی کە هەیەە چکە لە ژیاندا ئەگەر بێت و بڕیاری دروست نیت ئەگەر نەتوانی کەسێکی بەهێز نەبی بۆ کارەکانی خۆت لە ژیانی خۆتا بێگومان ئەو کەسە ئەگەر چەند بەهێزیش بێ ئەبینی لە ماوەیەکە لاوازی بە توش ئەبێ و لە هەمان کاتە وای لەیە کە ئەو کتاکە ناتوانێت بەرگەی ئەو ژیانە نوێی خۆی بگرێت کە ئەبێ بەڕۆڕووی بێتەوە و هەروەها کەسایەتێکی بەهێزی هەبێ بۆی بتوانێت هەم لە ڕووی دەرونیەوە کەسێک بێ لە بڕیارەکانیە گەوری و قورسایی پێوە دیار بێ و هەم لە ڕووی کەسێتیەوە لە ناو کۆمەلگایە کەسێتێکی کاریگەر و جێکەوتەیەکی باشی هەبێت. بەڵێ شیلان خان کێنەوانی کە پرۆژەکە ڕاستە ڕاتانگەیاندووە بەڵام کێنەوانی ڕاهێنانەکەن بە کەسە بەشداربووەکان ترینینیان پێەکەن ئایا ئەو کەسانە دیارن یاخود کێن بۆی ئەوانی بەشدارە بن تا چەند ئاشنا بن پێیان یاخود بزانن کەسانێکی چۆنن. بەڵێ ئێمە لە پرۆژەی توێکی بەهێزترە دوو قۆناغی گرنگمان هەیە قۆناغی یەکەمیان ئەوەیە کە ئیش لەسەر لایەنی هاوسەنگی ئەو تاکە ئەەکەی لە ڕووی دەرونیەوە و چۆن تۆ بتوانی تاکێکی بەهێز لە دەرونیا بۆ دروستکەی چکە ئێمە ئەزانین مرۆڤەکان ئەوەندەی هێزی کاریگەری ناوەکی لەسەر ئەم تاکانە هەیە بەڕێیانەوە ئەبن هەنگاوی جوان و جیاوازیان پێئەنێن ئەوەندە لە ڕووی دەرەکیەوە ئەو تاکە ناتوانێت ئەو بەهێزی دروستکە لە ڕووی کۆمەلگایەوە بۆی ئێمە لە پاکێجی یەکەمانە هاتووی باس لە حولی هاتووی ئەەکەین بۆ ئەم تاکە کە لە ڕووی ئەم حولی هاتوویە بەهێزی ئەەکەین و چۆن بتوانێت هەم خۆی بناسێت کە ئەمە گرنگترین خاڵە بۆ ئێمە کە ئەمڕۆ تاکی کوردی ئێمە لەم بوارەیە زۆر لاوازی هەیە بەداخەوە ئێڵێم لە بارەکانە زۆر چوونەتە پێشەوە بەڵام لە باری ناسینی خۆمانە یەکێک لە کێشەکان کە هەمانە ناتوانین خۆمان بناسین وەگوی کە خۆمان هەین هەمیشە چاوەڕێ ئەوەی کە پاڵپشتێکی دەرەکی هەبێ بۆ ئێمە بە ئێمە بڵێ تۆ کەسێکی باشی تۆ کەسێکی بەهێزی تۆ کەسێکی توانە و لێ هاتوویەکانە زۆر لەوانە زیاتر کە ئێستا ئەم کارە ئەنجامەی بۆیە ئێمە لێرەوە لەم پرۆژەیەوە ئەم پەیامە ئەگەیەنی بە هەموو ئەم تاکانەی کۆمەلگا خۆشەویستەکەی خۆمان کە پێیان ئەڵێن لەم پرۆگرامەیە لە پرۆژەیە لە قۆناغی یەکەمدا پێتان ئەڵێن کە ئێوە خۆتان هێزی خۆتانن ئێوە لە ناو خۆتانە هێزەکەتان هەیە و چۆن ئێمە بیان گەینین بەم هێزی خۆیان و چۆن بتوانن بەکاری بهێنن کەواتە شیلان خان ڕاهێنەرەکان دواتر تاکێتی خۆیان ئەو کەسانە وەکو خۆیان ئەکرێن و بە ڕاهێنەری ژاخود وەکو پرسیارم کرد ڕاهێنارەکە کێیە ئەوانەی کە ترینینیان پێیەکەن ڕۆژانە؟ بەڵێ خودی ڕاهێنەرەکە هەم هەر سەرپەرشتیاری پرۆژەکە خۆیەتی کە بەندەیە شیلان حەمە لە سلێمانیەوە ئەم پرۆژەیە بەڕێوە ئەبەم سپاس بە جەنابێت ڕاهێنانەکان ئەکەین بە فێرخوازە خۆشەویستەکانمان خۆم لە بواری دەرونیە هەم سپۆڕیم هەیە و هەم لە بواری کەسێتیە ڕاوێژکار و ڕاهێنەر و ڕاوێژکاری بواری کەسێتی تاکەکانم. بەڵێ خات و شیلان جەنابەت کە
باست لێوە کردوتمان چ تەمەنێک ئەگرێتەوە زیاتر زوم یاخود فۆکست کردە سەر نەوجەوانان و ئێمە زانین کە هەموو بڕیاردانێک ئێمە ڕۆژانە کۆمەڵی بڕیار ئەدەین لە ژیانمانە یەکێک لەو تەوەرانی کە یەکێ پاکێجێکە کە باسی لێوە ئەەکەن دروست بڕیاردانە و کەسێکی گەنج یان نەوجەوان بڕیارەکانی وەکو کەسێکی بە ئەزمون نییە ئێمە زۆر جار بڕیار ئەدەین لە ڕووی ئەزمونەوە بڕیارەکانمان ئەدەین و ڕۆژانە کۆمەڵێ بڕیار هەر لە سەرەتای ڕۆژۆ تا کۆتای ڕۆژ چونکە بڕیارەکان هەر لە بڕیاری وردەوە دەست پێکە تاوەکو بڕیارە دروستەکان ئێوە چۆن هاوکاری ئەو گەنجانەکەن کە بڕیارێکی دروست بدەن چونکە هەموو کارەکان لە بڕیارەوە دەست پێکات بەڵێ ئێمە کاتێک کە باسی ئێوەمان کردوان پرۆژەکەمان بە قۆناغی نەوجەوانی کە دەست پێ ئەکا ئەمە وتمان لێرەیە کە باس دەو ئەەکەین کە لە قۆناغی نەوجەوانیەوە هەتا وەکو تەمەنی 65 ساڵی پێویستیان بەم پاکێج و پرۆگرامە هەیە لێرە پرسیارەکە لەوەیە بۆچی مەودای پرۆژەی تۆیەکی بەهێزتر ئەم مەودا فراوانی هەیە لەبەرەوەی کە ئێمە مرۆڤین مادام مرۆڤین هەموومان پێویستیمان بۆ هەیە کە لە دوو بواری گرنگە خۆمان بەهێزکەین هەم لە ڕووی هاوسەنگی ناوەکیەوە و هەم لە ڕووی کەسێتیەوە کە بتوانی کەسێتێکی کاریگەرمان هەبێ لە بواری کەسی تاکێتیمانە لە بواری خێزانە لە بواری کۆمەڵایەتی و پیشەیی بزنسەکانی داهاتوومانە کە چۆن بتوانی کەسێتێکی کاریگەر بین لێرە کە ئێمە باسەوە ئەەکەین ئەم پرۆژەیە کە بەڕێزت باز لە بڕیاردان و تەرکیزت خستە سەر ئەوە لە حولی هاتوویەکەیە زۆر ئێمە بەگرێگی باسی ئەوە ئەەکەین کە چۆن ئەم تاکە خۆی بناسێ و چۆن ئامانجێکی ڕوونی هەبێ بۆ ژیانی خۆی چکە ئێمە ئەزانین هێزی دەرونی مرۆڤەکان ئەوەیە کە چۆن بگەن بە ئامانجە ڕوونەکانی خۆیان ئێمە ئەزانی هەموو تاکەکان ئامانجێکی زۆریان هەیە بەڵام گرنگترین ئامانجە و ئامانجەیە ڕوون بێ و چۆن بتوانیت پرۆگرام و بەرنامە و پلانێکی بۆ دابنی بۆ ئەوەی بگەی بۆ ئامانجی کە خۆت ئەتەیە و هەروەها بڕیارەکان کە باسەکەن ئێمە ئەزانین بڕیارەکانی تاکەکان بڕیاری مرۆڤەکان ژیانی کەسەکە ئەخۆڵقێنن واتە ژیانی بن بریتە لەو بڕیارانەی کە من ئەیم من چەند بڕیارەکانم بڕیارێکی دروست بن ئەوەندە لە ژیان مەژیانێکی کەساتێکی سەرکەوتوم ئەبێ و ئەتوانم ژیانێکی ئارام و هاوسەنگ و تەندروستتر بشیم بۆیە لێرە ئێمە تەکنیک و ڕاهێنانی ئۆئکس بەکار ئەهێنی لە ئەم پرۆگرامەیە کە لە پرۆگرامەیە یارمەتی تاکەکان ئەیە کە چۆن بە شێوازێکی گروپین کە کاتێکار ئەکات کە لە پیشەیانایە لە کۆمەلگایە یا لە ناو خێزانان و چۆن بتوانین ئەو تاکە بڕیارێکی دروست بە لە کاتێکە کە ئەوێت هەنگاوێکی تازە بنێ بۆ ژیانی داهاتووی خۆی ئێوە هەروەها ئێمە باسدەوە ئەەکەین کە لە پرۆگرامی بڵێن بەشی یەکەممانە چۆن هەستەکانی خۆت بەڕێوە ئەبەی و چۆن ئەبی بە کەسێکی متمانە بەخۆبوو کە ئێمە بارە لە تەکنیک و ڕاهێنانی بارۆمەتری متمانە بەخۆبوونمان هەیە کە ئەم تاکە والی ئەەکەین کە چۆن بتوانێت متمانەیەکی باشی بەخۆی هەبێ و ئێگەیەنی بەهێزە ناوەکیەکەی خۆی بۆ ئەوەی چیتر ئەوەندە کاریگەریەکانی دەرەکی والێنەکە لایەنی متمانە بەخۆبوونی تووشی لەرزۆکی و دابەزینی بکە ئەوە ئەەکەین کە ئەم تاکە چۆن بتوانێت تووڕەبوونەکانی خۆی زاڵێ بەسەری و بیرکردنەوەی ئەرێنی هەبێ بەرامبەر بە خۆی و بە ژیان و چواردەورەکەی خۆی. بەڵێ شیلان خان پرۆژەکە لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێواچێ ئایا ئەبرێتە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان؟ بەڵێ لە سەرەتادا ئێمە پرۆژەکەمان لەبەرەوەی کە خۆمان لە شاری سلێمانین بەڵێ بە شێوازی خولی ڕاهێنان لە ناو هۆڵی ترێنینەکانە بە شێوازی ڕاهێنان ئەوترێتەوە و کە ڕوبەڕوو لەگەڵ فێرخوازە خۆشەویستەکانمانە بەڵام ئێمە لێرەیە بۆ زیاتر خزمەتکردنی تاکەکانی خۆمان و بەرەو پێشبردننی پرۆژەکەمان هاتوین لایەنی بواری ئۆنلاینمان کردوێتەوە کە لە ڕێگەی ئۆنلاینەوە فێرخوازە خۆشەویستەکانمان ئەتوانن لە ناو کوردستان و دەروی کوردستانیشا بەشداری لە پرۆژەکەمانە بکەن و لەگەڵمانە بن بۆ ئەوی ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە خزمەتێکی جیاواز و خزمەتێکی جوانتر و باشتر بە تاکەکانی کۆمەڵگەی خۆمان بکەین. بەڵێ شیلان خان ئەم هەموو با بڵێن ڕاهێنان و ئەم هەموو ئامادەکاریەتان کردووە و دەڵێن پرۆژەکەمان بۆ ماوەی 4 مانگە پێتان وایە کاتەکە زۆرە ڕەچاوی کاتتان کردووە؟ بەڵێ
ئێمە کاتی ئەم کاتەمان دیاری کردو بۆ ئەو پرۆژەیە 4 مانگونی و ئەخایەنێ پرۆژەکەمان بۆچی ئێمە هەستاین بە دیاریکردنی ئەم کاتە بۆمان لە کاتێکە ئێمە ئەزین تاکەکانی کۆمەلگای خۆمان هەمووی مەشغوڵن بڵێن کاتەکانیان زۆر زۆر کەمە دابەشیان کردو بەسەر ئەو کارانانە کە هەیەە ئەوەی کە ئێمە لێرەیە کە تەرکیزمان با بڵێن زۆر بڵێن تەرکیزە خینە سەر ئەوەیە کە ئەم تاکە ئێمە پێویستی بەوە هەیە لە پرۆسەیەکی بەردەوامی فێرکردن نابێ لە دوو بواری گرنگە هەم بواری ناوەکی هاوسەنگی ناوەکی و هەم بواری دەرەکی و کەسێتی و کاریگەربوونی کەسێتەکەی خۆی ئێمە لێرەیە کە ئەم پرۆژەیەماندانە ئەم کاتەمان بۆ دیاری کرد ئەم دوو قۆناکە پێویستی بەوە هەیە ئەم فێرخوازە لە ماوەی 4 مانگونیوە لەگەڵبانە بێ بۆ ئەوەی بتوانین هەموو هەفتەیەک کە یەک خولی ڕاهێنان وەرئەگرێ بۆ ماوەی 3 کاتژمێر کە لە هەفتەکەیە ئەو 6 ڕۆژێکە ئەمێنێتەوە بتوانێت بە پراکتیکی ئەنجامی بە بۆچی لەبەر ئەوەی ئەم تاکە بتوانێت ئەو کارێکە لە نەیتوانی وەبیکە ئەو خۆی کە هەیەی جیرۆدە بۆ بەدەستەوە وردە کاری لەسەر بکەین بە شێوازێک کە لە ناو پرۆژەکە بەشداری ئەبێ و خێزانێک لەگەڵمانە ئەبێ بۆی بتوانین دەستی پێوە بگرین هەتاوەکو ئەو خوانەی کە گێری خواردە بەدەستەوە بتوانین لە جێگەی ئەوە خۆی باشتر و کاریگەرتر دروستکەین هەم بۆ ژیانی خۆی و هەم بۆ داهاتوەکەی زۆر سپاسی جەناب دەکەین و هیوادارین کە پرۆژەکەتان پرۆژێکی سەرکەوتوو بێت و سپاس کە میوانداری ئێمە سپاس بۆ بەڕست بەڵێ نووسین و دروشمی عاشقانە و شعر و هۆنراوی جۆرا و جۆر لە تەنیش قوتابخانەی کچان لە شاری کەلار بە جۆرێک زۆر بووە بۆتە دیاردە و ڕێکخراوەکانی هێناوەتە دەنگ بەڕێوەبەری پەروەردەی گەرمیانیش دەڵێت ڕێوشوێنی یاسایی بەرامبەر بەو کەسانە دەگرێتە بەر لەسەر دیواری قوتابخانەکان ناو و دروشم دەنووسن بەڵێ ئەمە دیارە بۆتە دیاردەیەک بۆیە بە شێوازێک کە زۆری کردو ڕێکخراوەکانی هێناوەتە دەنگ من زۆر جار کە بە ئۆتۆمبیل یان بەلای خوێندنگایە کاتەیە پەڕی بە تایبەتی کچان ئەم وێنە کۆنەی کە دڵێکە و تیرێکیان لێیاوە بە بەردەوام ئەو شتە ئەبینی دیان ئەبینی کە هەنێ ناو ئەنووسرێت دیارە ڕێکخراوەکان هەستاون بۆ چارەسەرکردنی ئەوە پاکێجێکمان ئامادە کردووە لەو بارەیەوە هەم ئێمە و هەم ئێوەش بینەری دەبین بە تەنیشت ئەم دیواری ئەم قوتابخانەیەوە نووسراوە ئەی جوانترین قەدەری من نیشتیمانم ڕۆحم گوێت لێمە هێندەی ئاسمان عاشقتم هێندەی زەوی خۆشتم ئەوێ ڕەنگە ئەمە دەربڕینی کەسێک بێ بۆ معشوقەکەی بەڵام ئەو کەسە بێ ئاگا لەوەی بێ گوێدانەوەی کە نووسینەکەی کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە دەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە دیاردەیەکی ناشارستانیە ئەمە دیمەنی دیواری قوتابخانەکانی کەلارە بە تایبەت ئەو قوتابخانانەی تایبەتن بە کچان کە زۆربەیان بە شیعر و هۆنراوە و قسەی جۆرا و جۆر و نووسینی ناوی قوتابەکان بەبۆیە بەم شێوازەیان لێ نووسراوە بەڕێوەبەری پەروەردەی گەرمیانیش نایشارێتەوە کە نووسین لەسەر دیواری قوتابخانەکان بۆتە دیاردە و دەڵێت چاودێری ورد دەخەینە سەر ئەو کەسانەی بەم کارانە هەڵدەسن و ڕوبەڕووی دادگایان دەکەینەوە داوا لە هەموو ئەو کەس و لایەن و ئایەکی ڕێکخراو بێ ئایا کەسانی تر بێ کە دوورکەونەوە لەو دیاردە ناژینگەیە ناشارستانیە و لە حاڵەتی ڕوودانی ئەوەی هەروکو پێشترێژ ئاماژەم پێدا ئێمە ڕێکاری یاسایی و پەروەردەیی و ئەگرینە بەر و ئەو کەسانە ڕوبەڕووی یاساکەینەوە زۆربەی ئەم نووسینانە لە تەنیشتی دیواری قوتابخانەکان دەنووسرێن کە زیاتر نووسینێکی عاشقانە و پەیامێکی خۆشەویستیان هەڵگرتووە ژینگە پارێزانیش ئەم دیاردەیە بە مەترسی دەزانن لەسەر زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و پیسبوونی ژینگەیش ئەو کەسانە دێن بە ناوی خۆشەویستیەکی مزەیەفی درۆینە دیوارەکانی بە تایبەتی چواردەوری ئامادەی کچەکان ئاوا بە عیبارەتی ناشرین دەنووسن تێکدانی ژینگەیە لە وڵاتی پێشکەوتۆ خەڵحساب بۆ جۆری بینە جۆری بۆیاغ جۆری کاشی جۆری ڕەنگەکە ئەمە تێکدانی ژینگە کێشەی کۆمەڵایەتی بەرەبەڕێزم کێشەی کۆمەڵایەتی زۆر دروست کردووە خوێندکاری کچی قوربەسەر لەو دیەوە ناوی دەنووسن لەسەر دیوارەکە بە پەنهانی ئەبێتە کێشە جاری وا بۆتە فەسڵکردن جاری کێشی کۆمەڵایەتی گەورە داوامان لە حکوومەت لە قایمقام لە دەستگا ئەمنیەکان هەیە بیان دەنە دادگا تعهودیان لێ بسێنن بە ئاسانی کەشف دەبن
بۆ ئەوی ئەم دیاردە ناشارستانیە نائینسانیە ناژینگەیە ئیتر بەسە و دووبارە نەبێتەوە. جیا لە شاری کەلار لە چەند ناوچەیەکی دیکەی گەرمیانیش لە زۆربەی دیواری قوتابخانەی کچان و شوێنە گشتیەکان ئەم شێوازی نووسینانە هەیە. زیاتریش مێر منداڵەکان بەم کارانە هەڵدەسن کە بە بۆچوونی خۆیان بەم شێوازە نووسینانە دەتوانن پەیامێک بۆ ئەو کەسە جێبهێڵن کە هەستی خۆشەویستیان بۆی هەیە. هەرێم جاف، کوردستان 24 کەلار. بەڕاستی کۆمەڵێک تا پاکێجەکە دەڕۆی من و هاژە ئەوانەی کە لەسەر دیوارەکە بوو دەما خوێندەوە یەکێکیان کە زۆر سەرنجیڵا کێشام دیارە خۆی حتمما ئەو کەسانە زۆر تەمەنێکی کەمیانێت چونکە کەسێک کە تێگەیشتو بێت ناچێت کارێکی لەو شێوە بکات نووسیوێتی باوانەکەم وەک قەرەج وام سنوورم نییە بۆ تۆ تۆ خۆت هێشتا ناتوانانی لە ناوچە و لە گەڕەکەکەی خۆتانە بچیتە گەڕێکێکی تر یا شارێکی تری کوردستانە نەبینیەوە کەچی لەبەرەوەی کە باری دەرونی و کچانەش ئەشێوێنن بە نووسینی و شتانە یاخودوەکە و بەڕێزە باسی کرد نابێک دەنووسن ئەبێتە کێشەی عیلەی لێەکەوێتەوە لەوە چێت ئەو کچار ئاگەشی لێ نەبوو بێت سوڤان لەوانەش عاشق بەیتر ناقی مەگرە هەرچەنە جگە لە ئەو پەیامە عاشقانەی کە ئەنووسرە لەسەر دیواری مەکتەبەکان زۆرجار لەسەر ئاستی کەسی یاخود پرۆژە کۆمپانیا هەبووە کە ڕێکلامەکەی لەسەر دیواری مەکتەبەکان داناوە هەرچەنە لە ماوەی ڕابردووشدا کوردستان 24 بە تەواوی ئەو بابەتەی شرۆڤە کردبوو کە دیاردەیەکی تەواو نادروستە. بۆ زانینی ڕۆژەفی شارۆچکەی کفری ئەچینە لای پەیامنێرمان هەرێم جاف بزانین زانیاریەکان لە لای هەرێم جاف چییە؟ ڕۆژ باش هەرێم زانیاریەکان لە لای تۆ چییە؟ ڕۆژەفی شارۆچکەی کفری چییە پێمان بڵێ؟ بەیانیتان باش سەرتا بەوە دەست پێکەمە و نووسینانە زۆر بڵاوە لە سنوورەکە بە تایبەتی لە تەنیشتی قوتابخانەی کچەکان وامەوەش بڵێمانی عاشق سنووری نییە ئەو کەسانەی ئەوە نووسن حتمما پەیامێکی عاشقانە بۆ معشوقەکان هەڵەگرن بۆیە بەو شێوازە شتەکە فراوان بووە. من باسی کەبابی کفریتان بۆ کەم کفری مێژوویەکی دوور و درێژی هەیە لە خواردنی کەباب و بە تایبەتیش کەباب بەیانیان دەخورێ لە کفریا. پێش ئەوەی باسی جۆرەکانی کەباب بکەم و باسی ئەوە بکەم کەباب چۆن تام و چێژەکەی خۆشەوە کەبابی کفری هەر کەسێک هاتووە ئەم شارە زۆر گرنگی داوەوە یەک جار کەبابی خواردبێت تەمەنایەوەی کرۆ جارێکی تر بێتەوە کفری تەمەنم کەباب بخوا. کەبابێکی باشە خواردووە ئەم بەیانیە بووە وا بە لەزەتەوە باسیەکەی ها؟ بەدڵنیا کەباب خۆرێکی مەزبوط دیارە بۆیە یەکەم جار من زۆربەی بەیانیان کەباب ئەخۆم لێرەوە هەرچەنە ئەڵێن خراپە بۆ چاوری نازانن چی بەڵام بەخوا هەری خۆم و ئەم میوانەشم لەگەڵ بەیانیت باش سپاستانەکەم ئەگەر باسێکی ئەوەم بۆ بکەی چەند ساڵە هاتوچۆی کفری ئەەکەیوە چەند ساڵە کەبابە خۆی و پێش بەرنامەکە وت پێمەڵێن چاوری زۆرە نازانم چی بەڵام بەخوا هەر خۆشەوەی خۆم بۆ ئەم جار بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دووەم جار بەو خوال قەت پێم تەرک ناکرێت کەبابی کفری مانگی حوتی 2005 تاکوی مرۆڤ من کەبابی کفریە خۆم زۆر تا ئیسە لە بەرچاوم نەکەوتە و چاوریەکی زۆری شمەیە و فەتح سەدریشم کردا هە لەبەر ئەوەی کە نەیخۆم بەسەرەی خۆم پێم تەرک ناکرێت بە تەمەنەکە تا دیارە ڕەنگە زۆر شار و وڵات و ناوچە گەڕابێتی کەباب بتیش لە زۆر شوێن خوارد بێ چی کەبابی کفری لەو کەبابی ئەو ژوێنانە جیاکاتەوە وەڵڵی هەموو کەبابەکەی دەگمەنە یعنی شازە خاستن کفری و لای دلیمانیش سپاس دەکەم گیانت بە ئینشەڵات کاریگەری چاورەکەشتە سەر نەبێت بچمە لای وەستای کەبابەکانیش با باسیم بۆ بکات چونکە کەباب چەند جۆرێکی هەیە بووی باسم بۆ بکات وەستا بەیانیتان باش ئەگەر یەکێکتان بێنە ئێرە وەستا شاخەوانتۆ ئەگەر پێم بڵێ کەباب چەند جۆری کەباب هەیە و کەبابی کفری ئەگەر میوان و شت زۆر سەردانی ئێوەی کردووە چۆن وەسفی کەبابەکەی کردووە میوانی ئەمە میوانمانەیە بڵێن لە دەرەوە دێن ئەوروپی و بیانیۆمانە هەمووی کەبابی کفری بەناوبانگە چی لێرە نانە خواردووە دووبارە هاتنێتەوە هەر دووبارە زۆر وەسفشێکن کەبابی کفری بەناوبانگە ئەگەر پێم بڵێ کەباب چەند جۆری هەیە و گرنگی ئەگە بیتە ئێرە بۆی ئاگرەکەشمان لێوە دیار بێ بۆ هاوکارەکانم بە تەواو دڵیان لە کەبابەکە چووە بە منەڵێن لە باتی ئەوانیشەی خۆم دوای چەند جۆری کەباب هەیە کەباب جۆری زۆرە کەباب جۆری زۆرە با بڵین کەباب عێراقی
وە ناوبانگە کەبابەکەی خۆمان بابێژی کەبابە بێ گۆشتی بەرخ بێت و کاوڕ بێ گۆلێکیشی تیاگە ئەگە گۆلک تیشتیاگەر هەر کێشە نییە وە تامە گۆشتەکە دەگەیت بەس مەحاولە بکە لێراچی بێ کەبابەکەت ئەبێ ناسک بێ جوان بێ گۆشتی گۆلک بێ گۆشتی بەرخ کەبابی مەحشی هەیە کەبابی مەحشی هەیە کەباب مەحشیە بیبرە سیری تایە هەڵێ سیری تیا ناکەم پیازی تایە ئەمە هەموو ورد کراوە تێکەڵێکە نێکەینە کەباب بۆیان ئەبێ کەبابەکە لێراگە چی ئەبێ ناسک دەربچێ کەبابی کاوڕ و بەرخ زۆر چاکە یان ئەتوانی گۆلێکی ژتیاکەی کێشت نییە هەر ئەبێ ناسک دەربچێ یەک شیشی کەباب بە چەنە شیشی کەباب لێرە دێنە 2000 دو شیش 5000 چای ئاو هەمووی 5000 دو شیش دەستت خۆش بێ دەستت خۆش بێ خەڵەکانە بووی دۆی خوات هەردوو هاوڕێکە ئەوە هەرێم دووشیشەکەی خۆی وەرگێ ئەو دوو شیش کەبابم وەرگرتووە من من زۆر جار خۆم زۆر جار هەر کاتیاتومەتە هەم شارەیان خۆشم خەڵکی ئێرم بەسەڵ بەبێ کەباب خواردن نەڕۆشتم و هەر میوانێکیش هاتووە بە وەسپی کەبابی ئەم شارەی کردووە وە مێژووی دروستکردنی کەباب لە کفریشە بۆ پێی شارەکە زیاتر لە 5-6 ساڵە خەڵکی تێدا ئەژێ کەباب مێژوویەکی زۆر کۆن و دوور و درێژی هەیە لە کفری بۆیە زۆر خەڵکەکەش زۆر گرنگی پێدا بە تایبەتی لە کاتی خواردنی بەیانیاندا من دەگەڕێمەوە بۆ لایەوە ئەمزانی هەر کەبابەکەی سلێمانی بەناوە ئەمزانی کە کەباب بەس لە سلێمانی خۆشە بەڵام بێگومان یەم سەردانێکی کفریە ئەەکەم و کەبابێکی شەخۆم بەڵام قاشێک لیمۆ بخۆ هەرێم لە بروی بەیانیە 2-6 کەباب زۆرە یەک جار کەبابی ئەم شارە بخۆن بڕۆکە بۆ تا کۆتایی تەمەن لە بیری ناکەن دەستخۆش زۆر سپاس بۆ هەرێم بەم بەیانە ئارەزووی خواردنی کەبابت لە ئێمە جوڵاند و ئەستا دوای ئەوە ئێمە داواکەین لە پرۆدوسەر حتمما بمان با بۆ کەباب خواردن جاگەرەوەی کفری بەوە هەر زۆر باشتر زۆر سپاس بۆ بەشداریت لەگەڵ بڵێ بەپێی توێژینەوەیەک هەر مرۆڤێکی ئاسایی لە ڕۆژی لەدایکبوونی تا کۆچی دوایکردنی 8,000 کاتژمێر بە هەستی پەشیمانی لە کارەکانی ڕابردووی بەسەر دەبات. بەپێی ئەنجامی ڕاپرسیەک کۆمپانیای مۆرتار بۆ توێژینەوە لە لەندەن مرۆڤێکی ئاسایی لە ساڵێکدا 110 کاتژمێر کە دەکاتە 7,944 کاتژمێر هەموو ژیانی بە هەستی پەشیمانیەوە بەسەرەبات. ئێستا پەشیمانی دوو کەباب خۆیتەوە؟ من ئێستا لەم دقێب لە هیچ شتێک پەشیمان نابم ئەگەر بمبەن بۆ کەباب خواردنەکە بەڵام ئەو هەستی پەشیمانیە لە مرۆڤە هەندێک جار وا ئەکات کە مرۆڤ کاتە پەشیمانە بێت بە بڕیارەکانی خۆیان بچێتەوە و زۆر جار ئەو هەستە پەشیمانیانە وەکو کەوتنێک وایە چونکە مرۆڤ ئەکەوێت ئەو کاتە لە دوای هەستانەکەی هەڵەستێتەوە بەهێزتر هەڵەستێتەوەدا هەموو پەشیمانیەک مەرج نییە تا کۆتایی پەشیمانی بەدوا بێت هەمیشە کات هەیە بۆ ئەوەی کە قەرەبووی ئەو هەڵانەی کە کردومانە بیکەین. هەر بەپێی ڕاپرسیەکە لە 129 بەشداربووان پیان وایە ئەگەر لە ڕابردوو هەنگاوی جیاوازتریان هەڵگرت وایە ئەوە دڵخۆشتر دەبوون. هەروەها لە 137 بەشداربووان پێیان وایە دەوڵەمەندتر دەبوون واس لە 170 دیکە ئاماژیان بەوە کردووە ئەگەر هەنگاوی جیاوازیان بنایە ئەو کار و پیشەیە ئارەزویان دەکرد بە دەستیان دەکرد و لە 132 بەشداربووانەکەش لە ڕاپرسیەکە ڕایانگاندووە هێشتا بیریان لە لای عاشقی پێشوویانە و 57 دیکەش لە 100 دەیانەوێت کارەکەیان بگۆڕن. لە کۆتایی ڕاپرسیەکە داهاتووە کە لە 144 بەشداربووان ترسی شکستیان هەیە و سەرنەکەوتن ڕێگر بووە کە کاری نوێ تاقی بکەنەوە. پەشیمانی لە کەسی ینی ئەکسەکەیان ینی پەشیمانن بۆ ئەوەی کە زۆر جار لەوانەیە جیانش بێت هەنێک جاریش لەوانەیە پەشیمانی لەوەی کە کاتێکی لەگەڵا بەسەر بردبێ ئەوەژە بچێتە ئەو چوارچەوەی پەشیمانە لەوەی ئەو کەسی خۆش ویستووە یان لەوانەشە پەشیمان بێ لەوەی کە بۆ جێ هێشتووە حەزێک رێشتا لەگەڵیا وایە. بەڵێ دوای 160 ساڵ ڕۆژنامەی سەر بە پێنتاگۆن داخرا. دوای 160 ساڵ ڕۆژنامەی چاپی کاغەزی ستارت ئەند سترێپس سەر بە وەزارەتی بەرگری ئەمریکای پێنتاگۆن دەوەستێنێت.
ئەیلاین مکاسکەر بەڕێوەبەری دارایی لە وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن ڕایگەیاندووە دوای خەمڵاندنی بودجەی 2021 بڕیاری وەستاندنی ڕۆژنامەی کاغەز دراوە لەمە دووە لە ڕێگەی دیکەوە پەیامەکانیان دەگەێنن. لە جیهان ڕۆژنامە بە تایبەت ڕۆژنامەی کاغەز کەمێک پاشەکشەی کردووە. هەر چێژی خۆی هەیە ڕاستە، بەڵام هەرچەندە ڕۆژنامەیەکی تا ڕادێک باز لەوە کرد سەربازی یاخود ڕێنمەیە هەرچەنە ڕۆژنامە خۆی لە تویتێکا باستەوەی کردووە کە بەو شێوەیە نییە. بەڵام من پێم وایە خوێندنەوەی ڕۆژنامە لەسەر کاغز هەر چێژی خۆی هەیە، هەموو شتەکان لە ستایل و لە قاڵبی خۆیان چێژی خۆیانیان هەیە، بۆیە ڕۆژنامەی کاغەزی ستار ئاند سترێپس لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردوتەوە. بەرگری لە نووسینی سربەخۆیی خۆی کردووە و ئەرکی ڕۆژنامەکە گەیاندنی پەیامی بەرپرسانی سەربازی ئەمریکا نییە، بەڵکو بڵاوکراوەیەک بووە لە پێناو خزمەتکردن بە هێزە چەکدارەکانی ئەمریکا. ڕۆژنامەی کاغەزی ستار ئاند سترێس تایبەت بە کاروباری سەربازی و سەر بە وەزارەتی بەرگری ئەمریکایە و لە ساڵی 1861ەوە دەردەچێت و لەلایەن پینتاگۆنەوە پشتیوانی دارایی دەکرێت. ڕۆژنامەکە ڕۆژانە 12,000 دانی بەسەر بنکە سەربازەکانی ئەمریکا لە ئەڵمانیا، ئیتالیا، ژاپۆن، کۆریای باشوور دابش دەکرێت. دووبارە بینەوە سەر ئەو بابەتەی کە گیانی سەرقاڵ کردووە و جێمەترسیە و ڕۆژانەش قوربانیەکانی زۆر زیاکە و ئەپدەیتە بێتەوە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 139 کەسی دیکە لە چین گیانیان لەدەستدا. دەسەڵاتدارانی چین بە میدیاکانی وڵاتەکەیان ڕاگەاندووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 139 کەسی دیکە گیانیان لەدەستدا. بەرپرسانی چین ئاماژەیان بەوەش کردووە تا ئێستا بەهۆی کۆرۆنا زیاتر لە 1450 کەس گیانیان لەدەستداوە. نزیکەی 55,000 حاڵەتی توشبوون بە کۆرۆناش تۆمار کراوە. هاوکات یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە میسر و 5 حاڵەتی دیکەش لە سعودیە تۆمار کراون. ڕێکخراوی تەندروستی جیهانیش ڕایگەاندووە ڤایرۆسی کۆرۆنا هەڕەشە لە 2 لە سەرسەی دانیشتوانی جیهانەکات. بەرپرسانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەیان بەوەش کردووە کەسێکی توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا بۆ 2 تا 3 کەسی دیکە دەگوازرێتەوە. سەرەتا سۆڤان ئەگەر لە یادەما بێت لە سەرەتای دەستپێکی بەرنامەکەمانەوە واتە لە یەکەم پرۆگرامی ڕۆژباشەوە باسیەوەمان کرد کە ئەو کات پێم وا بێ نزیکەی 800 قوربانی بوو ئەو تا ئێستا زیاد لە 1000 و زۆری تێپەڕاندووە بە ڕۆژانە توشبووان و مردووان یعنی بە ڤایرۆسەکە زیاد و حاڵەتەکەش گەیشتۆتە وڵاتە عەرەبیەکان میسر و ئەو وڵاتانەی دیکە. بەڵام ئەوە لە یاد نەکەین ئەو حاڵەتەی کە لە مسر هەیە کەسێکە کە لە دەرەوە یعنی کەسێکی مسری نییە کەسێکی غەیری مسریە کە تووشی ئەو ڤایرۆسە بووە کە ئێستاش لە کۆتایی هەواڵەکە کە خوێندمانەوەڵە هەر کەسێ بۆی هەیە 2 بۆ 3 کەس توش بکات کاتە ئەو یەک کەسەی کە لە مسر توش بووە ئەگەر نەخرێتە چاودێریەکی چڕەوە و ئەگەر چارەسەری بۆ ئەنجام نەدرێت نەخۆشەکە بۆ 2 یا 3 کەس دەگوازێتەوە یعنی کارەکە لەوە نەماوە کە بەکارهێنانی دەمامەک و یاخود ئەوەی کە تێکەڵاو نەبوون لەگەڵ خەڵکات دەبێت بە تەواوەتی ئەم پرسا یاخود ئەم نەخۆشیە زۆر ترسناکی کە ئێستا ڕووی لە جیهان کردووە کۆنتترۆل بکرێت و هیوادارین کە ئیتر ئێمە من هەموو ڕۆژارەواڵێم هیوادارین باسی کۆرۆنا نەکەین کۆرۆنا وا لە یاد بکرێت کە هەر باسی نەکەین وەکو ڕۆژە جیهانیەکان بە ئەو نەبێتێنێتە یاد بڵێ. وەزیری بازرگانی و پیشەسازی رووسیا ڕایگەاند 2 میلیۆن دەمامەک ڕەوانەی چین دەکەن. دێنیس مانترۆف وەزیری بازرگانی و پیشەسازی رووسیا بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەاندووە لە چوارچێوەی هاوکاریە مرۆیی و تەندروستیەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا 2 میلیۆن دەمامەک ڕەوانەی ئەو وڵاتە دەکەن. ڕایشی گەاندووە هەموو دەمامەکەکان لە ناوخۆی رووسیا دروستکراون و دەتوانن ڕێگری لە گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کەسی توشبووە بۆ کەسێکی دیکە بکەن. هەفتەی ڕابردوو مسر بڕیاریدا لە 145 میلیۆن دەمامەک ڕەوانەی چین بکات لە کاتێکدا پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا مسر لە وڵاتی چینەوە دەمامەکی هاوردە دەکرد. ئێستا وای لە هاتووە کە هاوسەنگیەکە یاخود نەک هەر هاوسەنگیەکە هاوکێشەکە
پێچەوانە بۆتەوە ئەویش جاران ئەچوون دەمامەکیان لە چینەوە ئەهێنا بۆ وڵاتەکانی خۆیان هاوردار کرد ئێستا وای لە هاتووە چین بە ئەندازەیەک دەمامەکەم دەێنێت کە ئەوە داوە لە وڵاتانی تر ئەکات ئەمە شێوازێکی ترە لە بازرگانی کە ڕوئەدات لە بینی وڵاتانە بەڵێ بەڵێ لەسەر کۆرۆنا پاکێجێکمان ئامادە کردووە وەبزان بابەتەکان ئەو نەبوون بە کۆرۆنا نوبیەکان خەڵکی ڕەستەنی مەسرن لە لێوارەکانی ڕووباری نیل نیشتەجێ بوون مێژوویەکی دوور و درێژیان هەیە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی فیرعونەکان زۆربەی خاکەکەیان لە کاتی بنیادنانی بەنداوی سەدلعالی لە نەسوان کەوتە ژێر ئاوە بەڵام ئێستا نوبیەکان دەیانەوێت پارێزگاری لە مانەوەیان و شار و شارستانیەکەیان بکەن یەکێک لە نوبیەکان دەڵێت تا نەچوومە قوتابخانە نەمەزانی عەرەبی چییە لە تەمەنی 16 ساڵی ئینجا توانیم فێری زمانی عەرەبی ببم ئەمە گرنگە کە لە یەک شوێنێکە ئەژی کە هێشتا نازانێت زمانی ئەو شوێنە چییە و هەر لەسەر ئەمە بۆ زیانیاری ئێمەش زیاتر من حەزەکەم زیاتر بزانم لەوبارە و پاکێجێک ئامادەیە پێکەوە بینەریە بین نوبیەکان خەڵکی ڕەسەنی مسرن لە لێوارەکانی ڕووباری نیل نیشتەجێ بوون مێژوویەکی دوور و درێژیان هەیە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی فیرعونەکان زۆربەی خاکەکەیان لە کاتی بنیادنانی بەنداوی سەدلعالی لە ئەسوان کەوتە ژێر ئاوەوە بەڵام دوای چەندین سەدە نوبیەکان دەیانەوێت پارێزگاری لە مانەوەیان و شارستانیەتەکەیان بکەن نوبیەک ماڵێکی بە ناوی ئەنیمالیا بۆ ناساندنی کللتور و شارستانیەتی نەتەوەکەی دروست کردووە گرنگیم بە هەندانی خەڵک داوە بۆ ئەوەی پارێزگاری لە دابوونەریتەکەیان بکەن بۆیە ماڵی نوبیم دامەزران بیرۆکەیەکی گشتیم لەسەر نوبەکان لەم گەلەری خستۆتە ڕوو نوبیەکان خۆیان بە نەتەوە دەزان و دوورن لە نەتەوەی عەرەب یەکێک لە نوبیەکان دەڵێت تا چوومە قوتابخانە نەم دەزانی عەرەبی چییە لە تەمەنی 16 ساڵی ئینجا توانیم فێری زمانی عەرەبی ببم بنكلم العيال الصغيرة وهي لسه بيبي بە منداڵی بە نوبی قسە دەکەین بەڵام لە قوتابخانە و کاتێک گەیشتمە تەمەنی 16 ساڵی بە عەرەبی قسە دەکەم واتە دوای چوونم بۆ قوتابخانە و زانیم شتێک هەیە بە ناوی زمانی عەرەبی پێشتر هەر بە نوبی قسەم دەکرد كنتش أعرف كنت بتكلم نوبي بەر لە 3000 ساڵ نوبیەکان فەرمانڕەوایەتی مسر و بەشێک لە سوودانیان کردووە خاوەن پێسێکی تۆخترن لە چاو مسریەکانی دیکە و زمان و کللتوریان جیاوازە دروستکردنی بەنداوی سەدولعالی بۆ ئەوان کارەسات بووە و بەبرینی ساڕێژ نەبوو ناوی دەبن چونکە زۆربەی ناوچەکانیان کەوتە ژێر ئاوی بەنداوەکەوە فاروق محەممەد کوردستان 24 بەڕاستی مسر ئەوەندەی شارستانی تایە کە جی سەرنجە و بە تایبەت من زۆر سەرسامم بە ئەو شارستانی جۆرە و جۆرانی کە لە مسرا هەیە ژێکی زۆر بەڵێ پڕگە و بابەتەکانی ڕۆژباشی ئەمڕۆمان پێشکەشکردن وە لە چەند خولەکێکی دیکە بۆڵتونی هەواڵەکانی کاتژمێر هەشت گەلان هاوکارن گوڵباخەوە پێشکەشکان ڕۆژێکی باش. Thank you.